خەومە بەرزم لە زەوی ئەفرم بە نەرمی لا بەرز و ناوی هەور و باڵندەش وتیان ماترسە بارزتر باوە جوانە جوانە ناکەوی. سڵاو خۆشەویستانی من چۆنن؟ بەهیوام کە زۆر باش بن. ئەو گۆرانیان بۆتن بۆ ئەوەی کە پێتان بڵێم بەرنامەی خەون بەردەوامە و منیش خەونم هەیە. ئەنجا ئەمڕۆ کارەکەم بۆ خەونی لیا. لیام لەگەڵایە ئەمڕۆ. لیا مناڵێکی جوانە و تەمەنی 11 ساڵە. جا خەونێکی جوانیشی هەیە پێی خۆشە کە ببێ بە پەیامنێر. جا منیش ئەمڕۆ کارەکەم بۆ ئەم خەونە جوانەی لیا بەهیوام کە لەگەڵمانابن بزانن کە چۆن لیا ئەکەین بە پەیامنێر. باشە ئەبێ چەند جوان بێ کاتێ بێ بە پەیامنێر. لەگەڵمانابن بزانن کە چۆنە بێت. بینێران با پێکەوە پەیوەندی کەین بە لیاوە. با بزانین لە ماڵە. سڵاو لیاگیان، چۆنیم؟ کاتەوە باش؟ من باشم، بەهیوام کە تۆش باش بی. لیا ئێستا بە بینەران وت کە تۆ خەونێکت هەیە. جا خەونەکە دەوەیە کە حەزەکەی ببی بە پەیامنێر. جا منیش ئەمڕۆ کارەکەم بۆ خەونەکەیتەوە بەهیوام کە دڵخۆش بیت و خۆش لە داهاتووە بەردەوام بی لەسەر ئەم خەونانت بۆ ئەوەی کە سەرکەوتوو بیت. جا ئەگەر لە ماڵ بی ئێمە یین بۆ ماڵی ئێوە. باشە، من حاضرم. تۆ حەزری ئامادەیت؟ باڵێ من ئامادەم. زۆر چاکە. کاتە من بەڕێکۆم بۆ ماڵی ئێوە. باشە؟ جارێ خوات لەگەڵ. ئازیزان، وەکو بینیتان و گوێتان لێبوو لیا ئامادەیە. کاتە با پێکەوە بڕۆین سەردانی ماڵی لیا بکەین و خەونەکەی بەدی بێنین. ئازیزانی من، گەشتمە بردم ماڵی لیا. با پێکەوە لە دەرگا بین بۆ ئەوەی کە بچینە ژوورە و گفتوگۆیەکی خۆشکەین لەگەڵ لیا. سڵاو لیاگیان، چۆنی؟ من باشم، تۆ چۆنی؟ یاخوا باش بی. لیا زۆر سپاس، چەندێ دڵخۆشی کە ئیساتم بۆ ماڵتان. زۆر دڵخۆشە. زۆر باشە، با پێکەوە بچینە ژوورە وەرن. لیا چۆنی؟ باشی؟ من باشم. ئازیزان، هاتینە ژوورەوە بۆی کە پێکەوە گفتوگۆ بکەین لەگەڵمانابن. لیا پێمان بڵێ چەند ساڵی سەرەتا؟ 11 ساڵم. 11 ساڵی، تەمەن درێژ بی. جا ئازیزان سێرکەن. ئەم هەموو تابلۆ جوانە هەمووی لیایە. جا لیا بۆمان باسکە ئەم تابلۆیانە خۆت دروستە کردوون یاخود کێ یارمەتیاوی؟ من خۆم و خوشکەکەم بە یارمەتی یەکتری ئەم تابلۆیانەمان دروست کردووە. باشە، ئەمە خۆت حەزی لە وێنە کێشانە؟ بەڵێ، زۆر. کاتەمە یەکێکی ترە لە خەونەکانت؟ بەڵێ. زۆر باشە، دڵخۆشم. جا زۆر جوانە تابلۆکانیشە، بەهیوام کە بەردەوام بیم ناڵانی تریش چاو لە تۆ بکەن، وێنە بکێشن، کاتەکانیان بەشتی بە سوود بەسەر بەرن. باشە لیا، پێم بڵێم خەونە سەرێکیەکەی تۆ کە ئەمڕۆ من هاتووم بۆت بێنمەدی ئەوەیە کە حەزەکەی ببیت بە پەیامنێر. جا پێم بڵێ لە چێوە ئەم خەونت بۆ دروست بووە، بۆچی ئەم خەونت هەیە؟ من خۆم هەر حەزم لە پەیامنێری بووە و بەس لەبەر ئەوەی کە باوکیشم پەیامنێرە جاری وەها بۆ سێری ئەوم کردووە. بەڵێ. کاتە باوکیشت کاری پەیامنێریەکە، دڵخۆشم. کاتە لەوەوە حەزت لەم کارە کردووە. بەڵێ. باشە، ئەی پێم بڵێ لەگەڵ یا ڕۆشتی بۆ سەرکار؟ بەڵێ. بینیمتە کە چۆن راپۆرت ئامادەکات، چۆن پێشکەشیەکات؟ خۆشی من جاری وە هەبووە لە لای بوومە کاتێکە راپۆرتەکانی حازر کردووە. باشە، ئەی پێم بڵێ ئەمڕۆ کە من ئەتکەم بە پەیامنێر تۆ راپۆرتی ئامادە کردووە؟ بەڵێ. بەڕاستە؟ بەڵێ. چەند زیرەک و ژیرە. زۆر باشە. ئەی پێم بڵێ ئەگەر ئێمە لە داهاتوە پێویستمان بە پەیامنێرێکی مناڵ بۆ کاتە تۆ کارمان بۆکەی؟ بەڵێ، بەدڵنیاییەوە. زۆر باشە. باشە، تو ئەزانی کاری پەیامنێری ئەبێت هەمیشە ئامادە بیت و هەمیشە زانیاریت هەبێ لەسەر ڕووداوەکان. وایە. کەواتە تۆ
ئەو کاتە و ئیشەڵا ئەگەر لە داهاتووشە خۆشکارت لەسەر کرد وەکو باوکە بووی بە پامنێر ئەبێ هەمیشە بخوێنیتەوە و هەمیشە ئاگاداری ڕووداوەکان بی باشە و هەچ کاتێ پێیان وتی لیا ڕاکە راپۆرتێکمان بۆ ئامادەکە نەڵی خەومیەت شتیوە چۆن دەبێ زۆر باشە ئەی پێم بڵێ تۆ ئێستا وێنە ئەکێشیت و خەونت ئەوەیە کە ببی بە پەیامنێر چیتر حەزەکەی ببی بە چیتر لە داهاتووە یاخود حەزەکەی کە لەسەر ئەم خەونت بمێنیتەوە بەڵێ بەڵام من هەروەها لەگەڵ ئەوشە من جاریوە هەیە گۆرانی ئینگلیزیاڵم گۆرانیش زۆر باشە کاتە تۆ بەهرەی زۆر هەیە لیا دڵخۆشم بە هیوام کە بەردەوام کار لەسەر بەهرەکانت کەی و خەونی زیاتر هەبێت چونکە کاتێک کە بە خەونێک ئەگەین نابێت تاو ئیتر ئێمە بڵێن تا بۆ خەونەمان گەشتین یاخود تۆ ئەمڕۆ بڵێ من تا بووم بە پامنێر ئیتر بیتەوە ئەو خەونت نەمێنێ ئەبێت بەردەوام کاری لەسەرکەی و خەونی کە بۆ خۆت دروستکەی بۆ ئەوەی کە هەمیشە بەرەو باشتر و پێشتر بڕۆی باشە؟ جا ئەگەر ئامادە بی ئێمە پێکەوە ئەڕۆین بۆ کەناڵی کورسات باشە ئەجا بڵێ چێکین لەوێ کۆمەڵێک زانیاری وەرەگرین لە پەیامنێرێکی کورساتەوە باشە دڵنیام کە باوکیشت زانیاری یاویتە تێ ئەمشەو بۆی کە ئامادە بیت باشە و دواتریش ئەدبین بۆ شوێنێک تۆ ئەبێ راپۆرتێکمان بۆ ئامادە بکەین بەسەرچاو ئامادەیت؟ باڵێ کاتە لەگەڵمانابن بینەران بزانن کە لیا چۆنە بێ بە پەیامنێر چۆن راپۆرتەکەمان پێشکەشەکە با بڕێن لیا فەرموڕێن دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان من و لیا هاتینە ناو دەستگای میدیایی کورسات بۆ ئەوەی کە کۆمەڵێک زانیاری بین بە لیا لەسەر ئەم خەونی جا ئەمڕۆ کاک مەریوانمان لەگەڵایە مەریوان عەبدوڵڵا کە ئەزمموی 17 ساڵی هەیە جا پێم خۆش بوو کە ئەمڕۆ لە ڕێگەی کاک مەریوانەوە کۆمەڵێک زانیاری باش بین بە لیا سڵاو لێبێ کاک مەریوان چۆنی؟ سڵاو لێ تارخان بەخێر بن زۆر سپاس مامنۆن بۆ ژووری هەواڵ بەخێر بن سەرچاو زۆر سپاس ئازیزان وەکو گوێتان لێبوو ئێمە ئێستا لە ژووری هەواڵین جا لیاش حەزەکات کە بێ بە پەیامنێر وەکو بەڕێزێ جا پێمان خۆشە ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری باشمان بیتێ با سەرەتاج لەوە دەست بکەین کە لیا چۆن بتوانێ وەکو بەڕێزی ببێ بە پەیامنێرێکی بەتوانا و ئەزمون زۆر سپاس دووبارە بەخێر بن لیاجا بەخێر بن سەرچاو تەمەنەمە ژووری هەواڵە نیوزۆم دەستگای میدیایی کورسات و کورسات نیوز ئەمە دەتوانم هەموو بابەت هەواڵەکان راپۆرتە ڕۆژنامانیەکان هەمووی کە پەیوەندی بە هەواڵەوەی لێرە ئامادەکرێت لێرە ئامادەکرێت بۆ پەخش لیاگەیانی شێوێ بێ بە پەیامنێرێکی سەرکەوتوو ئەمەیە لیا لێت پرسم سەرەتا حەزی تۆ چییە چونکە کاری ڕۆژنامانی بەتابەتی پەیامنێر حەز و خولایەکی زۆری ئەوێت سەرەتا گرنگترین خاڵ لەوەی کە بی بە پەیامنێرێکی سەرکەوتوو حەز و خولایەت تۆ حەز و خولات هەیە بۆ کاری پەیامنێری بەڵێ زۆر لەکێوم حەزت لا دروست بۆ کاتێ وەکو پەیامنێرەکان من هەر لە زوو حەزم لەوە بووە کە بم بە پەیامنێرە و هەروەها من باوکیشم پەیامنێرە زۆر جاری سێری ئەوەکەم کامەرغەری هاوڕێ هاوکشەیەکی زۆر نزیک و خۆشەویستی ئێمەیە لەباشە لیاجیان ئەم حەزا بێ گەشەی پێبەی گرنگی پێبەی ئەزمموی پێ پێیا بکەی حەزاتە زۆر گرنگە بەڵام لە چوارچێوەی دیاریکراوە ئەم حەزا گەبمێنێتەوە ناتوانانی بی بە پەیامنێرێکی سەرکەوت و ئەم حەزا بێ گەشەی پێبێت خۆت فێر بکەی بە دوواداچوونکەی زیاتر لەسەر کاری پەیامنێری بخوێنیتەوە ئەزمموی خۆ دەوڵەمەند بکەی وردە وردە سەیری و کەسانە بکەی کە لە بواری پەیامنێریە سەرکەوتون گەشیان بە بوارەکەی خۆیان داوە و توانویانە لە بواری پەیامنێری ناوبانگێکی باشیان هەبێ و ڕۆژانە هەواڵ و بابەتی گرنگ لەسەر بابەتە گرنگەکانی ڕۆژامادە بکەن و ببن بە سەرچاوە بۆ گەیاندنی هەواڵ و زانیاریەکان تۆ هەستەکەی ئەم بارەیەتیا بی بە پەیامنێرێکە هەواڵ و راپۆرت و زانیاری گرنگ ئامادە بکەی کاک مەریوان با یارمەتیەکی لیا بە منی وت کە دەمێکە حەزەکەم ببم بە پەیامنێر تەنانەت لە ماڵ و ڕاهێنانەکە لە بەردەم ئاوێنە هەواڵە خوێنێتەوە بۆ خێزانەکەی بۆ دایک و باوکی جا بۆیە پێم خۆش بوو کە ئەمڕۆ خەونەکەی بۆ بەدی بێنم جا پێمان بڵێ کاری پەیامنێری کۆمەڵێک زانیاری یانە سەرەتا وەکو لیاژ گوێ لێ بوو کە پێویستە چۆن کاری لەسەر بکەی بەڵام پێمان بڵێ کاری پەیامنێری پێویستە کە زانیاری باشی هەبێ باشە و پێویستە بەردەوام بخوێنێتەوە لیا و منیش ئامۆژگاریم کرد کە پێویستە بەردەوام بخوێنێتەوە و زانیاری هەبێت تۆ
پێمان بڵێ چۆن لیا بتوانێت کە لەم تەمەنی ئێستەوەی خۆی ئامادەکە بۆ داهاتوو کە بێ بە پامنێرێکی تاوەرخان بۆ لیاجان طبعاً ڕۆژنامەنووس بە گشتیەوە ئەو هەموو کەسانی کە لە دەستگاکەی ڕادیاردن کارەکەن ئەبێ باگراوندێکی گەورەی معرفی و ڕۆشنبیریان هەبێت زانیاری گشتیان هەبێت بە خۆیان دەوڵەمەند بکەن وەزمنی خۆیان گەشە پێ بکەن بە تایبەت کاری پامنێری بۆ پێکەتۆ بەرەکەوتنت هەیە بەرکەوتنت هەیە لەگەڵ خەڵک لەگەڵ هەموو چین و توێژەکان لەگەڵ بەرپرسان لەگەڵ خەڵکی یاسایی لەگەڵ هەموو کەسانی کە تۆ ڕۆژانە کاریان لەگەڵاکەی بەرکەوتنت کەسێکی زۆر کراوە و کۆمەڵایەتی و زمانشیرین و لێهاتوو کە بتانی باوەڕ بە بەرامبەرەکەت بهێنی کە قسەت بۆ بکە زانیاریت پێ بەخشێت و هەوڵ بدەیکە ئەم زانیاریانە کۆ بکەیتەوە بۆ دەستگاکەت و پێشکەش بە وەرگرانی بکەیت بە جەماوەرەکەی خۆت بۆ خەڵکانی کە تەماشات دەکەن لەبەرەوە پەیامنێر ئەبێ ئەزمونێکی زۆر خاڵی هەبێت زۆر سەرکەوتوو بێ لە بوارەکەی خۆتەوە هوەری قەنەعات پێکردنی بەرامبەرەکە زۆر گرنگە کە تۆ بتوانی باوەڕ بە خەڵک بکەی کە زانیاریت باتێ زانیاری لێوەربگری و هەوڵ بدەیت ئەم زانیاریانە بکەی بە باگراوندێکی گرنگ بۆ کارەکەت و راپۆرتێکی سەرکەوتوو پەرزانیاری بۆ خەڵک ئامادە جالیا خۆی کەسێکی کۆمەڵایەتیە مناڵێکی کۆمەڵایەتیە دڵنیام کە ئەتوانێ بەباشی ئەو کارە بکە جا ئەمڕۆ راپۆرتێکمان بۆ ئامادەکە لیا و پێشم خۆشەکە وەکو کاتمەریوان وتی دوو هاوڵاتی وەربگری بەڵام خۆت ئەبێ وایان لێ بکەی کە قسە و بۆ بکەن باشە لیا جاتاوەرخان حەزەکەم بەر لەوە باشتێ بە لیاجان بڵین کە تۆ تێ راپۆرتێکی ڕۆژنامەوانی ئامادە بکەی سەرەتابێ بیرۆکەکە دەستنیشان بکەیت بیرۆکەیەکت هەیە کە ئەتوێ لەسەر چی کار بکەیت دووەم پلاندانی پلانەکەت ئەوە سکرێپتێکە کە تۆ تێ لەم راپۆرتەیە چۆن کار بکەیت چه قسەت بۆ بکات وێنە و نێتەکان لەکوێ تۆمار بکەیت ئەو کەسانی دەستنیشان بکەیت کە قسەت بۆکەن و زانیارەکان کۆ بکەیتەوە پێشەم و شتێکە تۆ لەسەر ئەم بابەتە بۆ ناگەر ئێمە لەسەر بابەتێکی گرنگی ڕۆژ قسە بکەین یان راپۆرت ئامادە بکەین لەسەر ڕوودا و گرنگەکانە بێت لەسەر ئەم ڕووداوە هەموو زانیارێکی پێشوەختە ئامادە بکەی بۆی راپۆرتێکی دەوڵەمەند و پرزانیاری بۆ خەڵک پێشکەش بکەیت زۆر باشە لیا پێم بڵە خۆت ئامادە کردووە کە راپۆرتێکمان پێشکەشێت لەسەر چیە بابەتەکەت بابەتەکەم لەسەر ژینگەیە لەگەڵ کەشوهەوا ژینگە و کەشواز دوو بابەتی زۆر گرنگن پەیوەست بە ژیانی هەموو مرۆڤایەتی لەسەر ئاستی جیهان ژینگە و کەشەوە ئێستا هەوڵی زۆری بۆ درێ پرسێکی جیهانیە و لە کوردستانش هەوڵێ بووی کە ژینگەی هەرێمی کوردستان پاک ڕابگیرێ و ژینگەیەکی پاک و خاوێنمان هەبێ لەبەرەوە ڕاستە هەوڵەیە بەڵام هێشتا ژینگەی جیهان و هەرێمی کوردستان دەبەردە مەترسیەکی زۆر خراپدان بەداخەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ ئەتوانین بڵێن ژینگە بەرەو مەترسی زۆرە ڕوا بیرۆکەکە و بابەتەکە زۆر جوان و گرنگە و بۆ خەڵکیش گرنگە بەدڵنیایە زۆر باشە دەست خۆش بێ کاتە ئێمە ئیسە زانیمان لەگەڵیایە پامنێر پێویستە کە زانیاری باشی هەبێت کەسێکی کۆمەڵایەتی بێ و لەگەڵ ئەوەشە ئەبێت کە هاوڵاتیانیان ئەو کەسی بڵێ حەزێکی زۆریشی هەبێ و قەناعەت بەرامبەری بکە یاخود بە هاوڵاتیان کاکە قسەی بۆ بکەن و زانیشمان کە پێویستە کە بە چ شێوازێک راپۆرت ئامادەکە بەوەی کە بابەتەکەی گشتی بێ بابەتێکی پڕ زانیاری و دەوڵەمەند بێ وەکو باسە کرد جا ئەمڕۆژ بابەتەکەی لیا دەربارەی کەشوهەوا و ژینگەیە تاتاوەرخان بەر لەوەی کە دەست بە راپۆرتەکە بکەین باشتێکی تر بە لیاجان بڵێم کە زۆر گرنگە کە تۆ ئەتوێ لەسەر بیرۆکەی کار بکەی سەرەتاوەتمان بیرۆکەت دەستنیشانەکەی کە تۆ لەسەر چی کار بکەی و کەشوهەوا و ژینگە زۆر گرنگە دواتر سکرێپت تێدانی بۆ ئیشەکەت لەم سکرێپتە دەستنیشانێکی کە تۆ وەکوتمانە بێکچی قسەت بۆ بکە زانیاریەکانت چین زانیاری پێشوەخت کۆکەیتەوە ئەو کەسانی کە قسەت بۆ بکەن و باگراوەندی ئیشەکەت لەکوێ بێت وا بۆ دەرکەوێت ئەم شوێنە کەشواکەی پاک نییە شوێنەکە کە ژینگەکەی پیسە بۆی پیشانی خەڵکی بێت کە ئەم ژینگەیە ئەبێت پاک ڕابگرین و خاوێن ڕابگرین بۆی کە خەڵک و تەندروستی هەموو لەکوار ئێستا بێت دواتر هەنگاوەکانی تر باسەکەین کە لە شوێنی کارچیەکەی و پێویستە دواتر چی بکە بۆی راپۆرتێکی پەرزانیاری سەرڕاکێش زۆر باشە باسی ئەوت کرد کاک مەریوان کە وتی لە شوێنی کار چی بکەین ئێستا لە ئاسانترین یاخود سەرێکی ترین شتەوە دەست بکەم کە مایکە باشە کاتێک پامنێر ئەیگرێ بەدەستێ پێویستە چۆن ئەم مایکە بگرێت چۆن قسە بکە بۆ بینەران بۆی کە بەباشی ئامادەکەیت بۆ هەموو لایەک دەبن شازی مایکگرتن یان بەکارهێنانی مایک بۆی کە خەڵک زانیاریەکان لە تۆ وەربگرێتەوەی کە تۆ مایکەکەت لە زۆر نزیک وێ لە دەمتەوە
لە زۆر دوورش بێ کە دانکە باشی نەگا ئەمە بۆ نەک بۆ پامێر بۆ کەسش کە لێ دوانی لێوەرەگری ڕاستە بێ ناکەکەی لە ئاستێکا بۆ ڕابگری کە دانکە باشی بگا و دانکەش ئەوە نزیکت نەبێت کە نوێزیان خەوش لە دانکەدا دروست بێ ئەگەر ئەم مایکە زۆر نزیک بێت لە کەسەکە ئەتوانم بڵم هەندێک جار ئەمە لە ئیشوکاریمەیان ڕوویاوە کەسکە تووشی سترێسە بێ بڵە ڕاوچیە بێت کە تۆ سەرکی مایکەکەونە بە نزیک بۆ گرتووە تووشی جۆرێک لە حراجیە بێکە ڕەنگە سترێسێکی بۆ دروستکاریشەکە قسە زۆر لەسەر بابەتە بکرێ بەڵام ئەمە توانین لە شوێنی کار لە کاتی ئامادەکردنی راپۆرتەکە وردەکاری ئەمە زۆر باشە زۆر باشە با کۆتا پرسیارم بۆ لیا پێم بڵێ لە ماڵەوە کە ڕاهێنانە کرد لە بەردەم ئاوێنە وا داد نابوو کە بۆ بینەران قساکەی تو مایکت بەیە بەڵێ بەڕاستە ئەدەی ئەتوانی نواندنیەکمان بۆکەی کەسی کردووە لە ماڵەوە من لە ماڵەوە دایمەن جاری وا هەیە ئەچم لە لای خێزانەکەمێکم و جاری واش هەیە ئەچم لە بەردەم ئاوێنەیە ئەیکەم بەڵام من کاتێکە لە بەردەم ئاوێنەیە ئەیکەم من شتێک ئەدۆزمەوە کە درێژ بێ و قەڵەمی بێ بۆ ئەوەی کە ڕایگرم عینەن مایک هەر بژی زۆر باشە لە ماچێکم بەرێ بۆی بە زوانی دای بکەم شەکەم باشە ڕاستەکە خۆباوکیشی پامنێرە ئەتوانێت مایکەکەت باتێ بۆ ئەوەی کە ڕاهێنانی لەسەرکەی جا ئێستا ئەگەر ئامادە بی و کاگمەریوان هاوکارمان بێت پێکەوە لیا لەگەڵ ئێمەیە راپۆرتێکمان پێشکەشەکە و ئێوەش بینەرە بن و دواتریش قسەی لەسەرەکەینەوە کەواتە ئێستا راپۆرتەکە ئابینەنێ. ئازیزان وەکو پێم وتن کە ئێستا ئەڕووینە لای راپۆرتەکەی لیا بەڵام پێم خۆشە کە سەرەتا لیا ئامادەکەین پێی بڵێن کە پێویستە چی بکات و چۆن بتوانێت بەباشی ئەو راپۆرتەی بۆ ئێمە ئامادەکە. جاوەکو ئەبینێن من گەرم خۆم داپۆشیوە لەگەڵ لیا لەبەرەوەی ئێمە ئێستا لە چیای گۆژین جلوبەرگەکانی کاگمەریوان خۆشی گەرمە. اینجا کاگمەریوان پێشەوەی کە لیا دەست پێکە پێمان بڵێ ئێمە ئێستا هاتوینەتە ئەو شوێنەی کە پێویستە لیان راپۆرتەکەی تایە پێشکەشکە یاخود پێشکەشی بینەرانیکە ئەبێت چی بکات؟ تاوەرخان بۆ لیاجانش ئێمە ئێستا لە شوێنی موقعی ئیشەکەمانی ئەو شوێنی کە راپۆرتەکەمانی تیا تۆمارەکەین بەشێک لە راپۆرتەکان بۆ ئێستێمە لە چیای گۆژی شاری سلێمانین ئەبینین شاری سلێمانی لەژێ کاریگەری پیسبوونی ژینگەدایە هەستەکەی تەمێک خمارێک شاری سلێمانی داپۆشیوە لیاگیانیش راپۆرتەکەی لەسەر ژینگەیە ئەمە باشترین شوێنە یان لۆکەیشنەکەمان ئەتوان بڵم جوانترین لۆکەیشنەکە دەریە خانیشانەیە کە سلێمانی ژینگەکەی خەریکە پیس ئەبێت بە بەراورد بە ساڵانی ڕابردووە بەراورد دێ بکەین بۆ وێنە کۆنەکانی سلێمانی بینینەوە ژینگەی سلێمانی بەم جۆرە بخار و گازی زیان بەخش دەوری سلێمانی نێیاوە تەبەنەمە کۆمەڵی هۆکاری زۆری هەیە لیاجان زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل یەکێک لە هۆکارەکان زۆربوونی کارگە و کارخانەکان هەروەها پاشماوەکانی خۆراکە بە شێوەیەکی ناتەندروست فڕێ دەدرێیان دەخرێتە ژێرکڵەوە هەموو ئەمانە کاریگەریانەیە لەسەر پیسبوونی ژینگە و خراپ مامەڵەکردن لەگەڵ ئاوەڕۆ ئاوی قورس ئەمانە تێکەڵ بە ژینگە و خاکە بن لە دوجارە کاریگەریانەیە لەسەر پیسبوونی ژینگە ئەم زانیارانە لای خۆمان کۆکەینەوە بۆی راپۆرتەکەمان دەوڵەمەندکەین هەوڵ بین لە کۆمەڵی گۆشەنیگا و لە کۆمەڵێ زاوی گرنگە بچینی و راپۆرتەکەمان و بینەرەکانمان وەرگەکانمان پرزانیاری بکەین لەسەر ئەوەی کە بزانین ژینگەی هەرێمی کوردستان و ژینگەی سلێمانی بۆچی پیس بووە باشە تۆش هەست بە ماکی لیاجان هەستەکەی بۆچی سلێمانی ئاوا ژینگەکەی هەستەکەی کە پیس بووە وەکو پێویست خاوێن نییە باشە ئەتێ چۆن کات لەسەر ئەم ئەوە بکەی کە ژینگە خەریکە پیسە بێ زیاتر ئێمە پێویستەوە شیاری زیاتر بڵاوکەینەوە بۆ خەڵک کە ژینگە پارێزمە تابەتی مناڵان من ئێستا راپۆرتێکم دروست کردووە لەسەری و ئەمەیە پێشکەشیکەم بە بینەران بۆ ئەوەی کە ئەوانیش بزانن ئەمە هۆکاری چییە باشە راپۆرتەکە باسی چییە کە بۆن ئێمە پلانێکماندانە ناو ژووری هەواڵ پانێ پلانێکمانەیە کام پلانە لە شوێنی ئیش جێبەجێیەکەی پلانەکەوێ سەرەتا بیرۆکەمان دەستنیشان کرد دواتر ئەو کەسانی کە پێویستە قسەمان بۆ بکەن چێن ئەگەر پسپۆڕێکی ژینگەی تیاابێ زۆر باشە کە چەند وڵاتیەک کە هەست بکەن بۆی کە ژینگەکەمان بەرەو پیسیە ڕوا و ڕێنمایی خەڵکی کە ژینگە پارێزن و کۆمەڵی داتا و زانیاری تیابێت کە بۆ نمونە ساڵانی ڕابردوو ژینگەری کوردستان چۆن بۆ ئێستا چۆنە کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر تەندروستی خەڵک چییە خۆمانە زانین زیادبوونی ئامارەکانی توشبوان بە شێرپەنجە یەکێک لە هۆکارەکانی کە سپۆڕانی تەندروستی شەڵێن وەکارەکەی یەکێک لە وەکارە هەرە دیارەکان پیسبوونی ژینگەیە داتایەکمانە بێ ئامارێکمان هەبێ لەسەر زۆربوونی زیادبوونی حاڵەتەکانی توشبوان بە شێرپەنجە ئەمەش زانیاری گرنگەکە ئامار زۆر باشترە لەبەرەوەی راپۆرتەکەمان لە هەموو ڕۆیەکەوە راپۆرتێکی پرزانیاری بێ بۆ خەڵک
باشە زۆر تۆ توی لێرە چی بکەی لیاجیانە ئێستا ئێمە لێرەین لە شوێنی ئیشەکەمانین ئەمانی راپۆرتێک ئامادە بکەین وێنەگرەکەت لەگەڵایە چی بە وێنەگرەکەڵی بۆ نمونە کە راپۆرتێکی گرنگ و پرزانیاری ئامادە بکەینە سەر ژینگە هیوادارم بۆ هەموو کەسێک کە ژینگەی کوردستان پیس نەکەن چیتر ئەو ژینگەی پیس نەکەن بۆ ئەوەی کە خراپتر و خراپتر نەبێتەوە باشە لە ڕێگەی راپۆرتەکەت ئەوێت چی بگەێنیت چی پامێ بگەێنی بە خەڵک ئەمە ئەو پەیامە بگەێنم کە لە ئێستا شارەکانی کوردستان لە مەترسیەکی گەورەیە و ئەبێ ئەوان بیپارێزن بۆ ئەوەی کە باش تۆش هەست بەوەکی کە ژینگەکەمان خەریکە هەنگاو بانگا و ساڵ بە ساڵ بەرەو پیسبوونی زیاترە ڕات باشە زۆر باشە دەستەکان خۆش بە کاک مەریوان کاتە ئێمە ئیسلیا کۆمەڵک زانیاری باشمان نایە کە چۆن بتوانێت قسە بکە بۆ بینەران و هەروەها ئەگەر بتانی لێدوانی خەڵکی ژوەر بگریت و راپۆرتەکەت پێشکەشکەی ئیسە من و کاک مەریوان بەجێ تێڵین تۆ بۆ بینەرەکانمان قسە بکە باشە؟ لیاجان ئێستا تۆ ماگلای تۆیە تۆ پامنێرێکی تەواوی زانیاری تاوت هەیە راپۆرتێکی جوان و سەرڕاکێشمان لەسەر ژینگە بۆ ئامادە بکە باشە؟ بای تێز ناکە سترێزبی باشە؟ زۆر باش دەست پێ بکە. لە کۆنەوە وتراوە ژینگەواتە ژیان بەڵام گوێپێنەدان بە وتەیە خەریکە دەبێتە کێشەیەکی گەورە بۆ مرۆڤایەتی ئەگەر لە چیای گۆیژەی شاری سلێمانی تەماشای دیمەنی شار بکەین دەبینین ژینگە بەرەو پیسبوونێکی بەردەوام دەڕوات بەڕۆنی هەست بە شوێنەواری پیسبوونی ژینگە دەکەین وەک دەوترێ ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت ژینگەی هەرێمی کوردستان لە ساڵانی داهات بەرەو قۆناغێکی مەترسیدا لە پیسبوون دەڕوات. سڵاو لێبێ کە سەلام بەخێر بێ ئاخوا ئەتوان پرسیارەکە لێ بکەم؟ بەڵێ فەرموو. باشە تۆ هیچ هەستێکە هەیە لەسەر ئەوەی کە ژینگەکەمان پیس بوو بێ؟ ژنکە پیس بووە ئەوەی کە دێ لێرە دانیشە نانەخوازیینە بەرماوەکانی خۆی پاناکاتەوە پڕاتە سەر ئەو جادەوە. وایە باشە تۆ ئامۆژگاری چییە بۆ خەڵکی بۆ ئەوەی کە ژینگەکەمان بپارێزن؟ وڵای ئامۆژگاریم ئەوەیە کە خەڵک ها لێریا شوێنی خۆی پاکاتەوە لەگە خۆیان بیبە لە شوێنەکە فڕای بیکاتە تەنەکە خۆڵێکە شوێنێک. زۆر سپاس دەکەم. لە هەرێمی کوردستان چەندین هۆکار لە پێش پیسبوونی ژینگەوەن کە دیارترینیان زۆربوونی کارگە و کارخانەکانی پیشەسازی و زۆری ژمارەی ئۆتۆمبیل و خراپ مامەڵەکردن لەگەڵ پاشماوەی خۆراک و پلاستیکەکان و تێکەڵبوونیان بە خاک و ژینگە ئەمە جگە لە دەیان هۆکاری دیکە کە ڕۆژانە بەڕوونی دەبیندرێن و کاریگەری زۆریان هەیە لەسەر پیسبوونی ژینگە و خاک و کەش و هەوا. لە ڕێکخراوی شاخەوانی سەگرمەم ئەمڕۆ لەگەڵ هاوڕەکانمانە هاتوین بۆ گۆیژەی پیرۆزکە قوتابخانەی شاخەوانی ئێمەیە هەردەم ئێستا من لە خوارەوە کاتین لە بەشی تاتانیکەوە کاتوینەتە سەرەوە پیسێکی زۆرمان بینیوە هەر لە قوتوی ئاو قوتوی چاو تەنە قوتویشکە و ئەمشتانە بەڕاستی ئەو ناوەی ناخۆش کردووە ئەمە بێژگەلەوە کە یتە سەریشەوە هاژەی سیارە و دووکەڵی سیارە و پیسایی سیارە و ئەمانە دەورێکی کێ ئەبینە داواکارم ئەم جارش کەوا بتوانین بە هەر هەمومان ئەم ژنگەیە پاک و خاوێن ڕاگرین بۆ خۆمانە بۆ خەڵکی کێن نییە. ژینگە پرسێکی جیهانیە بەهۆی پیسبوونە خێراکانیەوە ژینگەی گۆی زەوی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پیسبوونی زیاتر دەڕوات کە ئەمەش بە مەترسیەکی گەورە بۆ سەر ژیانی مرۆڤایەتی دادەندرێت و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو مەترسیە. من ئەمە پرسیارەکە لێ بکەم هەتا چەندێک تۆ هەستە بۆ ئەوە هەیە کە ژینگەکەمان چەندێک ژینگەی پیسە پێویستە خەڵک ئاگادار بێت و هۆشیار بێت لەوەی کە ژینگەی خۆیان بپارێزن ئێمە وەکو شاخەوان هەوڵمانیاوە کە تەواوی ئەندامەکانی خۆمان هیچ خۆڵ و خاشاکێ فڕێنێن خەڵکیش بۆی ئاگادار بێت و هوشیار بێتەوە لەوەی کە ژینگە پیس نەکا و پێویستە پاک ڕاگررتنی ژینگە ئەرکی هەموو کەسێک بێت. من ئێستا لە چای گۆیژەم وەکو من لە چای گۆیژە ئەیبینم خۆڵ خاشاکێکی زۆری لێیە و من ئامانجم ئەوەیە کە بە هاوڵاتیان بڵێم کە ئیتر
ژینگەکەیان پاک ڕابگرن بۆ ئەوەی کە ژینگەکەمان هەر پاک بێت و کەسیش تووشی نەخۆشی نەبێت. لیا عومەر، کورسات نیوز، سلێمانی. بەڵێ بینیتان راپۆرتەکەی لیا بەڕاستی دەستخۆشیم هەیە بۆ ئەم پامنێرە نوێ و ئەم پامنێرە جوانە پچکۆلەیەمان. وەکە ناوی یەکەم وەک ئەزمموی یەکەمی من داوای یەکەم بەردەوام بێلیاجان لە ئایندەدا شەڵایندێکی گەشێ بێ ئەبێ بە یەکێک لە پامنێرە باش و سەرکەوتەکانی کوردستان و ناوچەکەشی ئیشەڵڵا. لیا پێم بڵێ خۆت هەستت چۆنە کە ئێستا خەونەکەت بەدی هاتووە و بووی بە پامنێر؟ هەستێکی زۆر خۆشم هەیە. دڵخۆشیت؟ زۆر. ئەی لە داهاتووە بەردەوامەبی لەم خەونەت؟ بەڵێ بەدڵنیایەوە. کاتە پێمان خۆشە کە لە داهاتووشا بوو بینین کە پامنێرێکی بەتوانە بیت و دڵنیام ئەم زانیاریانەی ئێستا و لە داهاتوو شاتوانی کاری لەسەرکەیت و بەردەوام لە هەوڵابیت و باوکیشت بە هەمان شێوە هاوکاری بکە و زۆر زۆر سپاسی کاک مەریوانەکەین کامڕۆ لەگەڵمانە بوو. سپاس بۆ هەموو زانیاریەکانە. شڵالیاجان سەرکەوتووە بێت. زۆر سپاس. زۆر سپاس. ئازیزانی من بەرنامەی خەونیم جارەمان کۆتایی هات. جا لە کۆتاییشە دیارێکی جوانم هەیە بۆ تۆ. باشە؟ باشە. با بۆت بێنم. لیاگیانەمەش دیارێکات پیرۆز زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. خۆش بیت. جا با پێکەوە ماڵاوایی بکەین. بەڵام پێتان چۆنە کاک مەریوان؟ لیا خۆی وەکو پامنێرێک زۆر باشە. کاتە لیا تۆ کۆتایی پێبێنە بڵێ سپاس کە بینەرمان بوون من لیام و ماڵاواییەکە. باشە؟ زۆر سپاسدانەکەم بە ئەوەی کە سێری ئەم بەرنامەیەتان کرد. بە هیوادارم کە هەروە بەرنامەکە زۆر باش بێت. خواتان لەگەڵ. خافیز.